ئۆتیزم یان خودتەنیایی ئەو نەخۆشیەی زۆرێک لە خێزانەکانی لارێمی کوردستان گیرۆدەی خەم و تەنیایی کردووە. بە جۆرێک ئەو منداڵانەی کە تووشی ئەو نەخۆشیە بوون جیاواز لە هەموو کەس دەردەکەون و دوورن لە هەموو خۆشیەکانی ژیان. توشبوانی ئۆتیزم چارەسەرەکانیان زیاتر دەرونی و ڕێنانی سروشتیە، بەڵام لە کوردستان ئەو سەنتەرانەی ئەو چارەسەریان تێدا دەکرێت ژمارەیان کەمە. هەر ئەوەش بۆتە هۆی زیاتر نیگەرانبوونی کەسوکاری نەخۆشانی ئۆتیزم. داوا مەکتەبەکەین مەکتەبیان بۆ بکرێتەوە و ئیتر ئەوەی پێویست بێ بۆیان بکرێ بەخوا ئەوەی هیلاکیم بەدەستیانەوە ئیسراحەتمان نییە. ئیتر سنتەرێکیان بۆ بکرێتەوە بخۆیان بەڕۆژ بیانێن و بیان بنەوە و بەڕاستی ئێمە سنتەرێکمان هەیە لە ئاسی پێویستانی وەکو کارەباری کۆمەڵایەتی ئێمە هەفتانە 4 ڕۆژ بووم ئێستاکەیان بە 3 ڕۆژ. جا بەڕاستی ئێمە ساعت 8:30 بێم بۆ 2 ساعت مناڵ هیچ فێر هیچ شتێک نابێ بەڕاستی. اینجا لەسەر ئەوەش ئێمە مناڵەکەمان هیچ موچێکیان بۆ نەکراوە تا ئەم داقەیە موچێکە مەندامیان نییە. خەممان زۆرە بەجددی ئێمە لە هەموو هاتوچۆکی خزمان بووین لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ ئەم بۆمان ناکەی بۆ یەک شوێن بچین. داواکاریەکان بۆ کردنەوەی سنتەر و دابینکردنی پێویستیەکانی نەخۆشانی ئۆتیزم زۆرن، بەڵام کەمیان بۆ کراوە. ئەو هاوکاریە مادیەشی پێیان دەدرا ئەوە بۆ 8 مانگە وەریان نەگرتووە. ئەوەی کە ئێمە چەند ساڵە هەوڵی بۆ این سنتەرێکی مۆدرێنە کە ئێمە ماڵەکانمان بە دەرگا داخراوەکان ناسراوە ئەو سنتەرە بکرێتەوانێ، بەڵام بەداخەوە قەیرانی دارایی ئەوەی ڕاگرن. بەڕاستی من توشبوانی ئۆتیزم هیچ جۆرە مافێکیان نییە، هیچ جۆرە ئیمتیازاتێکیان نییە، ئەوەی کە هەشیانە وردە خەریکە لیانە سندەوانێ، بۆیە ئێمە بەتوندی دانی و کارانەکەین. بەداخەوە قەیرانە جۆرا و جۆرەکانی شەڕی تیرۆرستان و دارایی و کێشە سیاسە نێوخۆیەکان و خراپی سیستەم و بەڕێوەبردن بوونەتە هۆیەوەی ئەگەرچی لەم بوارەدا هەنگاونراوە، بەڵام بە هیچ جۆرێک هەنگاوەکان لە ئاستی ئێش و ژانی خێزانەکانی ئۆتیزم و چاوەڕوانیەکاندانین. نەخۆشی ئۆتیزم لە 3 ساڵی یەکەمی تەمەندا تووشی منداڵ دەبێت. ئەو حاڵەتە تا ئێستا هۆکارە سەرەکیەکانی دیاری نەکراوە، بەڵام لە گرنگترین نیشانەکانی ئەوەیە کەسی توشبوو بە تەنیا دەژیواگای لە دووروبەر نییە و چالاکی کەمە. گرنگترین چارەسەر بۆ ئەم مناڵانێکەوە حاڵەتی ئۆتیزمان هەیە بریتە لە بوونی سنتەرێک بۆ ڕاهێنانی ئەم مناڵانە، چونکە بوونی ئەم مناڵانە تەنها بە سنتەر و بەڕاهێنان سوود ئەبینێ وەک لەوەی کەوا دەرمان و چارەسەری بۆ بکرێ. هۆکارەکەی یەکەم هۆکارتوانی هۆکاری بۆ ماوە بە هۆکارێک دابنین. دووەم هۆکار ئەوەی کەوا دایەک تووشی هەندێک نەخۆشی هەوکردن بێ بە تایبەتی سوورەژی ئەڵمانی و هەندێک نەخۆشی تر کە لە کاتی دووگیانە. سێم هۆکار گۆڕانکاری لە ئاسی وەرگرەکانی مێشکدا بە تایبەتی مادەی دۆپامین و سیرۆتۆنین. ڕێژەی توشبوون بە ئۆتیزم لە سەرانسەری گیان ڕوو لە زیادبوونە. بە پێی دوایین زانیاری و سەرژمێری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش لە هەموو 68 منداڵێک یەک منداڵ تووشی ئۆتیزم دەبێت. لە هەرێمی کوردستانیش ڕێژەکان زیادی کردو و بە پێی ئامارەکان 1600 حاڵەت تۆمار کراوە. لەو ژمارەیەش 600 کەسیان لە پارێزگای سلێمانی دان. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.